بەشداریمان کرد لە یادکردنەوەی حەڤە ساڵەی ڕۆژی شاق کە لە ساڵی 2002 ڕێکخراوێتەوە یەکگرتوەکان ئەم ڕۆژیان بە ڕۆژی جیهانی شاق لە قەڵەمدا. ئێمەش وەک سەرجەم وڵاتەکانی تر بە خۆشحاڵیەوە بە چەند چالاشیەکی جۆرا و جۆر کە توانیمان ئەم یادە بەرز ڕابگرین کە خۆی لە کردنەوەی چەندین پێشەنگای فۆتۆگرافی بوو لە ئەنجامی ئەو گەشتانێکە ڕێکخراوەکان گەشتەکانیان کردووە. کۆمەڵێک گروپی شاخەوانی کە لە ناوچەجاوەکانی هەرمی کوردستانەوە ئێمە بەشدار بووین ئەمڕۆ لە سلێمانی، لە پێنجۆین، لە هەڵەبجە، لە کۆیە، لە سۆران، لە ناوچەجاوەکانەوە ئەمڕۆ بەشدار بووین و بە هەماهنگی چالاکێکمان ئەنجامدا. چالاکەمان بریتێ لە ئازادکردن سبیداتی چالاکەمان ئازادکردنی کۆمەڵێک باڵندە بوو وەکوەی کە ئێمە دۆستی ژینگەین، ئێمە بەردەوام بەرکەوتمان لەگەڵ باڵندەکان و لەگەڵ گیانەوەرانی ناوچە شاخەوەکانە هەیە. لە مانگی دەوە دەستمان کردو بە ئیش هەتا مانگی 1 و 2 تقریبان ئیشمانە بێت. ڕۆژانە حەوتێن بۆ ئیش بە پێی زەیتون تا جاری وای تا 12 شەو تا 10 شەو بە پێی بوونی زەیتون کار دەکەین. ئەمە ڕۆژانە کاردنی کارێکمان. ئەو زەیتونەیە کە بۆمانێ بۆی بۆم کارگەیە لە 160 هەرێمی کوردستانە ناوچەکانی هەڵەبجە و دەوروبەری لەگەڵ سلێمانی و گەرمیان و لە 140 تاجیرەکان لە دەرەوەی وڵات لە سووریا ئەوی هێنن ئەیکەین بەڕۆم بۆیان. بەبێ ڕۆنەکە ئێستا زەیتونەکە بڕێکی هەیە ئەگەر تەواو بگا و باران جوان لێیا و ئەو سەرمالەیە چڕەکەی کەمە بێت و ئاواکی کەمە بێت و ڕێژی ڕۆنەکەی زیاوە بێت. نوع هیوایان هەیە لە 100 لەوانەیە 15 بەرەسەر دەرکا هی سووریا. کوالەتی ڕۆنی ئێرەش بەعام پیاونەکەی زەیتونەکەی خۆشەکردنە. بەپێی زەیتونەکەی هیوایان هەیە هەر ئاوێدن. زەیتون ئەگەر بتێ بۆ ڕۆن بەکاری بێنی نابێ ئاوی زۆر بەدرێت. ئێمە قوتابیان پەیمانگا ڕەوانده ساتین بۆ هەوەچیا لە چیا دەنەک بەڕوو بچینین کە هەڵمەتێکە لە کوردستان دەستی پێکەی بە چاندنی بەڕوو کە هیوادارم ڕۆژێک بێم ببینم ئەو دارە گەشەیە کردووە و لەسەر بەرسێ بەرەکە دانیشتووە. ئەوەش نمونەی بەڕوەکانن دەهێن و دەچین لەگەڵ قوتابیەکانەوە هاوڵەکانی خۆم. لەم چالاکیەدا لە سەرەتادا سیمینارێک یان دیدارێکمان ڕێخست بوو بۆ هەردوو مامۆستایانی زانکۆی سۆران دکتۆر ئامان و هەروەها مامۆستا شێروان باسی تایبەت بدەن بە قوتابیان یان ئەو بەشداربوانەیە کە لە سیمینارەکەدا بەشدار بوونە کە چی گرنگێکی هەیە لە ژیانی ڕۆژانە و هەروەها چۆن بایەخی پێدەدێت و بەشی دووەمی چالاکیە بریتە لە چاندنی بەڕوو لە ناوچەکان یان لە ئەو شوێنانەی دەوروبەری پەیمانگاکە بۆ ئەوەی بڕوێن و هەروەها سوودی هەبێت هەم بۆ ژینگەکە هەم بۆ ناوچەی دەوروبەری پەیمانگاکە.